بەناوی خدای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمە لە پۆدکاستی ئەم جارەماندا لە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست دەبین. میوانێکی تایبەتم دەبێت بەڕێز کاک ئێحسان زەڵمی چالاکوانی کۆمەڵی مەدەنی گفتوگۆ دەکەین سەبارەت بە ڕێکخراوەکان، ڕۆڵی ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستاندا. لێرۆ لەوێ دەبینین کە دەستێوەردانی حیزبی لە نێو ڕێکخراوەکاندا بوونی هەیە. هەندێک ڕێکخراو هەیە کە بۆ پیشۆکارێکی تایبەت دیاریکراوە، بەڵام حیزبێک لایەنێک دەیەوێت بە ئێجندا و کاری خۆی بە سیاسەتی خۆی ئەم ڕێکخراوە بەکاربهێنێت. چی بکرێت بۆی لە هەرێمی کوردستاندا ڕێکخراوەکان بە یاسایی و بە پیشەیانی خۆیان کار و چالاکی خۆیان ئەنجام دەن و بەگشتی باز لەوەش دەکەین کە ئەگەر ڕێکخراوەکان بەبێ دەستێوەردانی حیزبی بە ڕێکوپێکی کاری خۆیان ئەنجام دەن، تا چەند ڕۆڵیان دەبێت لە شارکردنەوەی کۆمەلگا، تا چەند ڕۆڵیان دەبێت لەوەی کە ئەو ئاراستەی کە بۆیان دیاریکراوە بۆ کۆمەلگا جێبەجێ بکرێت. گفتوگۆ دەکەم لەگەڵ کاک ئێحسان. کاک ئێحسان زۆر سپاس دەکەم کە لە پۆدکاستی ئەم جار لەگەڵمانەوەی. سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بوون و موفق بن. خوا سەلامت بی. ئەگەر لەوە دەست پێ بکەین ڕێکخراوەکان کاریان چییە؟ دەبێت ڕێکخراو چۆن کار بکات بە تایبەتی تر بە گوێرەی ئەو ڕێسە یاسانی کە لە هەرێمی کوردستاندا بوونیان هەیە؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان. طبعاً معلومی بەڕێستانە کاری ڕێکخراوەی کارێکی گرنگە لە ناو کۆمەلگایەوە، هەمیشە توانیوێتی ئەو گۆڕانکاری لە ناو کۆمەلگایە بکا بە هەر ئاراستەیەکا ویستی بێتی. جا ڕێکخراوی سیاسیمان هەیە، ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیمان هەیە، ڕێکخراوی تەبشیریمان هەیە، ڕێکخراوی ئاینیمان هەیە، ڕێکخراوی خزمەتگوزاریمان هەیە. یان ڕێکخراوەکان دابەشە بن بەسەر هەموو ئەمانەیە. ئەمانە هەموو پێیانەوترێ ڕێکخراو و هەر یەک لە پسپۆڕی خۆیان خەریکی کار و پیشەی خۆیان ممارەسەی پیشەی خۆیانەکەن. ئێمە بەش بە حاڵی خۆمان لە ساڵی 2003 کە چوومە ڕێکخراوی قوتابیانی کوردستان، ئەو کاتە ناوی کۆمەڵی قوتابیانی ئیسلامی کوردستان بوو. کۆمەڵی قوتابیانی ئیسلامی کوردستان ئەو کاتە ناوێک بوو، تەبەن بوو بە عورف ڕێکخراوە قوتابیەکان ناوی حیزبەکانیان لە خۆیان ئەنا، ینی ئاوا هاتبوو بۆی بناسرێتەوە. هەتا بەبیرمە جارێکیان چوین بۆ لای کاک بەرهەم سەرۆکوەزیران بۆ ڕێکخراوە قوتابیەکان ڕۆشتینەوە، وتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان، وتی ڕێکخراوی گەشەپەناوتی یەکێتی قوتابیان، وتی یەکێتی سۆشیالیستی. وتی کاکە ئەوەم بۆ مەڵێن بڵێ ئێحسان لە کام حیزبی؟ دکتۆر بەرهەم ئەو کاتە سەرۆکوەزیران بوو، یەکسەر ئاوایوت. جا خۆی ئەمە نەزرەیەکی خراپە، ینی بەڕاستیە بێ ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی فعلەن کۆمەڵی مەدەنی بێ، ئەبێ دوور بێت لە سیاسەتەوە. لەم وڵاتەی ئێمە بەداخەوە ینی ئەم تێکەڵاویەوە دروست بووە ڕێکخراوە سیاسیەکان توانیویانە بە تەواوی کۆنتڕۆڵی هەموو ڕێکخراوەکانی تر بکەن، یاخود بە جۆرێکی تر ڕێکخراوە سیاسیەکان ڕێکخراوەکانی تر دروستەکەن. ینی ئەمە زەنگێکی خراپە لە کۆمەلگایە. تۆ کە سێری ڕێکخراوەکانی دەسەڵاتەکەی، یعنی یەک کۆمەڵ ڕێکخراوی تریان خستۆتە ناو بازاڕەوە، هەر یەکە و بە ئاراستەیەک و هەر یەکە و بە اختصاسێکی تایبەتی واخە لە پاڵپشتێکی زۆری دارایی. ئەوە هیچ مەسەڵەن تەنها ڕێکخراوی خێرخوازیان نەبوو لە سەردەمی زووە. ڕێکخراوی ئیسلامیەکان ڕێکخراوی خێرخوازیان هەبوو، خزمەتیانە کرد. ئەوانی شاتن لەولا برادرانی پارتی ڕێکخراوی بارزانیان دروست کرد، لێرە ڕێکخراوێکی تریان دروست کرد، ڕێکخراوی مام. هەمار دووکیانکاری ڕێکخراوێشێکن کەواتە ئەو ڕێکخراوە سیاسیانە کە پێیانوتر حیزبە سیاسیەکان لێرە ڕازی نابن هیچ ڕێکخراوێکی تر هەبێ لە دەرەوەی خۆیان. بۆیە هەر کەس هەبێ یا بێ سەر بەوان بێ یا بێ خۆیان بەدیلێکی بۆ دروستکەن. جا من ئەگەڕێمەوە بۆ ئەو ساڵانە، ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ساڵی 2003 کە ناومان گۆڕی لە کۆمەڵی قوتابیانەوە کردمان بە ڕێکخراوی قوتابیانی کوردستان، بۆ ئێمە و بۆ کۆمەڵی دادگەری شتێکی هەنگاوێکی زۆر تازەی جەریئانەی زۆر باشماننا. ئەخرە و کاتە کۆمەڵ وەزعی زۆر خراپ بوو لە ڕووی سیاسیەوە، چونکە تێکەڵ کرابوو دۆسی کۆمەڵ لەگەڵ دۆسی دۆسی ئەنسارە تێکەڵ کرابوو، بە جۆرێک تێکەڵ کرابوو. یعنی راپۆرتەکانی ئەم حیزبانە بۆ ئەمریکیەکان و بۆ ئەو وڵاتانی کە هاتبوون عێراقیان داگیر کردبوو بە هیوای سڕینەوەی کۆمەڵی دادگەری بوو. بەڵێ بە هیوای سڕینەوەی کۆمەڵی ئیسلامی بووە کاتە هەر بە تەواوی، ینی باجیشماندا لە ڕاستیا باجی نزیکی ئەوانجا بۆ کۆمەڵی ئیسلامی ئەو کات ئەمانویست هەنگاوی تازە بنین، ئەمانویست بچینەوە بینەوە ناو کاری سیاسی و تۆ من و کاتە هێزێکی سەربازی بوون، کەس حاشا لەوە ناکە ئێمە چەکمان پێ بوو، وەکو من زۆر جار وتومە، ینی کۆمەڵی دادگەری و کاتە هاتی هەنگاوێکی گرنگماننا هەڵبژاردننی ئەوە ئاخر هەڵبژاردننی خوێندکاران بکرا.
یعنی لەو کاتەوە هەڵبژاردننی خوێندکاران لە زانکۆکانە نەکراوە هاتین بەشداری ئەو هەڵبژاردنەمان کرد کە شتێکی زۆر تازە بوو هەم بە نیسبەتی کوردستانەوە کەم کرابوو هەم بە نیسبەتی ئێمەشەوە کە چوینە ناو ڕێکخراوی قوتابیانی کوردستانە و کاتە من بووم بە کارگەری سکرتارێتی ڕێکخراوی قوتابیان ئەیتر ئەو کاتە زۆر شتی تازە هەنگاوی سەرەتایی بوون یعنی جوڵە و حرەکەیەکی زۆر سەرەتایی بوو بەس ئێمە لەو مەجاالەیە دەورێکی زۆر باشمان هەبوو یعنی بە شاهدی هەموو ڕێکخراوەکان دوای چەند ساڵێکی کەم تامان یەکسەر هەڵبژاردنمان کرد یەکێتی قوتابیانی کوردستانی پارتی ئیسیفزاز بوو تیکاکە نابێ ڕێکخراوی قوتابیان و یەکێتی قوتابیان لێکەوە نزیکن خەڵک دەنگ بەیەوە زاوازانێ ئێمەین ئەبێ ناوەکەتان بگۆڕن کاکاخر بۆ بیگۆڕینەوە نایەکە دوورە لە ئێوە و نا زۆر وەحاصل زۆر هەوڵیان نا ئێمە بێ و ناوە بگۆڕین نابێ ڕێکخراوی قوتابیانی کوردستان بێت مامەڵا کاکە ڕێکخراوی قوتابیانی کوردستانە و ئەوە ئێمە بڕیارمانداوە لە ڕێکخراوەکە و گۆڕیمانە و هیچ پەیوەندیشی بێەوە نییە زۆر هەوڵیاندا و حاصل نەمان کرد ئەو کاتە لە 105 توانیمان لە 105 دەنگەکانی زانکۆکان نوێنەرایەتی زانکۆکان بەدەستبێنین یعنی ئەوە هەنگاوێکی تازە بوو ئەو سەردەمە مامۆستا بە پیرگیرا بوو 500 کادرمان لە کادری کۆمەڵ لە سجنەکان و لە زیندانەکان بوون مەقڕەکان هەمووی مەقڕی سلێمانی ئەنی خۆتان نەزانم دیکەکانیان هێنایە سەرمان لێرە داگیریان کرد لە ڕانیە لە هەولێر هەموو مەقڕانیان داگیر کرد ئێمە چەکمان تەسلیمی ئەمریکەکان کردووە حاصل لەو گۆڕانکاریەیە ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئیتر ئەو ڕێکخراوە بووین کە ئەمانویست کۆمەڵ بناسێنینەوە بە کۆمەڵگا کۆمەڵیدا ئیسلامی ئەو کاتە وەحاصل بە تیرۆریز ناسێنرا بوو باوەڕکە لە هەنتا هەندێک لە ناسراوەکانیشمان خۆیان لێلا ئەدەین کاتە ئەعلام و کوێستە نەبوو وڵی وەڵام بتوانین دەرگای ئیعلامی زۆرتر لە دەرگای پارتی و یەکێتی بوو هیچ کامێ دەرگایان لێ ناکردینەوە هەر دەرگایان لێ ناکردینەوە پێشوازیمان لێ بکەن هەتاوەکو هەڵبژاردنەکە کراو زانیان دەنگێکی جەماوەریمان هەیە پێگەیەکی جەماوەری بەهێزمان هەیە ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەو سەردەمە طبعا لە یەکێتی قوتابیان پیاوێکە بوو کاکە بەرەڤان حەمدی ئێستا بزانم نازانم لە وەزارەتی شەیدان بوو ئەو سکرتێری یەکێتی قوتابیان بوو دکتۆر ڕێڵ سکرتێری کۆمەڵی خوێندکاران بوو کە زانیان ئێمە فعلەن شتمان پێیە فعلەن ئەتوانین کاریگەری لە ناو کۆمەلگایە دروستکەین پرۆژەی باشمان پێ بۆ ئەوانی ژاوکارە بوونە کاتە بە ناچاری تەمان چوینە لای سەرۆکی حکوومەت دووتمان کاکە ئەم ڕێکخراوە ئەم فیدراسیۆنە سیانزە ڕێکخراوین باشە دوو ڕێکخراوی ئیسلامی تیا بووین ئێمە لەگەڵ ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیان لە ناو فیدراسیۆنەکە هەمیشە قسەی یەکەم و دووەم تازە بڕابوویەوە بۆ ئەوان بەس قسەی سێم ئێمامان کرد هەندێک جاریش قسەی دووەم ئێمامان کرد بخات دەیان جار چوین بۆ کۆبوونەوە بۆ جەلسات ئەیانزانی مەجلیسەکە هی ئەوەیە کە کەسێکی قسەزانتر کەسێکی لێزانتر کەسێکی کاریگەرتر قسە بکە یەکسەر یانود مامۆستا فڵان جەنابتان فەرمون ئێمە لە فیدراسیۆنەکە کۆمەڵی پرۆژەی باشمان کرد ئەنی چوین تەمان فیدراسیۆنەکە دوو مانگجارێک کۆبوونەوەی ئەکرد 4 مانگجارێ دەستەی سەرۆکایەتی ئەگۆڕا ئەو کاتە دووسێ هەنگاوی باشمانە لە 2004 پرۆژەیەکمان لە کەرکووک کرد لە کەرکووک پرۆژەیەکی کۆنفرانسێکی پەروەردەیمان کرد هەموو کوردەکانی کەرکووکمان کۆ کردەوە من پێشکەشکاری کۆنفرانسەکە بووم لە چکە لە ڕێکخراوی قوتابیان بووین و فیدراسیۆن پێ هەڵسا بوو من پێشکەشکار بووم جایەک مەشهدی گرنگم بیرە حەزەکەم بیگەڕمەوە بۆ جەنابتان بۆ هەموو بینەران بیسەرانیش ئەو کاتە یعنی سەردەمێک بوو کە فکری مارکسی و ئەلمانیەت فکرێکی زاڵ بوو بەسەر ئەلمانیەکانە ئێستا ئەو فکرە تا ئەندازێکی زۆر کاڵ بووتەوە ئەوان حەزیانە کرد زۆرێک لە بڕیارەکان لە ژێر هەیمەنی ئەو فکرە غەیرە ئیسلامیەیە بێ لەوێ لە کۆنفرانسەکەیە یەکێکیان هەڵسایەوە سکرتێری یەکێک لە ڕێکخراوەکان هەڵسایەوە پێشنیارەکەم باشە ئەو دوای ڕاستپاردەی کۆنفرانسە بەرزبێتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان و ئیشی لەسەر بکە یەکێک لەو پێشنیارانەوتی من پێم باشە منداڵ یان قوتابی هەر لە ڕەوزەوە حتاوەکو زانکۆ تاواکە تێکەڵ بن بۆ یەکەوە بن باشە پێشنیاری ئەمە کەوتی ئەمە بێ بە ڕاستپاردەی کۆنفرانس وەڵا لەوێ ئێمەش تەمان ڕەتماندایەوە
ڕەتماندایەوە زۆر بە خەستی ئەم بە شێوەیەکی زانستی وتمان زانست سلمانویەتی کە لە تەمەنی هەرزەکاری لای خۆمان پێڵەن هەرزەکاری تەمەنی مڕاهقی لەو تەمەنەیە ئەبێ بەڕاستی کوڕ و کچلێک دوور بن بۆ لەبەرەوەی بتوانن گرنگی بە زانستەکەیان بدەن گرنگی بە پەروەردەکەیان بدەن چونکە ئەگەر کوڕ و کچ لەو تەمەنەیە نزیک بوون غەریزەی جنسی زاڵە لەو کاتەیە بەسەر هەردوو ڕەگەزا ئەوە وە ئاکاکە ئەسڵ ناگای لە خوێندن نامێنێ ئەسڵ ناگای لە پەروەردە نامێنێ و بە ئاراستێکی زۆر خراپداڕوە ئەمە لە شێوازە زانستەکەی و لە سانسۆر و لە زەختیش وتمان کاکە ئێمە میلەتێکی مسلمانین میلەتی مسلمان بە هیچ شێوەیە قبوڵیەوە ناکە کچەکەی بڕواتە ناو ئەعدادیەک و یان ناو ناوەندیەکەەوە و لەگەڵ کوڕەکە خەریک بێ بە میلی خۆیان چیەکەن و بیکەن تەمان وردە خەریک بوونەوەیان یاسایان بۆ دەرەکرد ئەوان ئێمە هەر لەوێ ڕەتماندایەوە کە ڕەتماندایەوە خوا هەڵ ناگرێ زۆرێک لە کۆنفرانسەکە چەپڵیان بۆ لێداین وتیان ئەوە قسەیەکی زۆر زانستیە زۆر باشە نەبوو بە ڕاستپارەی کۆنفرانس لە یەکێکی تر لە پرۆژەکان تەمان ئەو کاتە وتم منحەیەک دیاری کرا بۆ فیدراسیۆنی ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان لە ڕێکخراوەکانی ئەوان ئەم منحەیە هیچ نەبوو ینی ئەو کاتە مانگی 14 ملیۆن دیناریان ئەداینێ ئەنوو دەمە بۆ ڕێکخراوەکان ڕێکخراوەکان هەندێک لەو ڕێکخراوە دروستکراوانەی کە هەبوون لە ناو فیدراسیۆنەکانە پارتیوێکێتی دروستیان کردبوون و ناویان نابوون ڕێکخراوی قوتابی و خوێندکاریوانە و لەگەڵمانابوون یەکسەر پێیان باش بوو چی بکەین وەڵام پارێت و زەکەن کاکە بۆ خۆمان چکە ڕێکخراوەکار یەک نەفەر بوو هەر یەک نەفەر بوو سکرتێرەکە بوو جاری وا بۆ خۆی هاوجاری وا بوو بە تەکسیەکە یەکێکی تری ئەنات دراوسێ ڕەفیق قەشتەکەی بڕۆ بەشداری کۆبوونەوەی بکە زۆربەیان حەزیان لێ بوو تەوزیعیکەینەم پارێ ئێمە ژەمان و کاکە ئەمە منحەیە ئەمە بۆ خزمەتە بۆ پرۆژەیە بەڕاستی ئێمە قەت شتی وا ناکەین سێ پرۆژەی باشم بیرە من ئەو ساڵانە کردمان یەکێکیان ئەو کۆنفرانسە بوو کە باسمان کرد یەکێکی تریان زانکۆی گەرمیان تازە دروست کرا لە بیدایەتی دروستکردنیە قوتابیەکان خوێندکارەکان زۆر گەرمان بوو هاوین بوو موبەڕیدەیان نەبوو هاتن وتیان کاکە شتێکمان بۆ بکەن وتمان باشە پارەی یەک مانگی ئەو فیدراسیۆنەمان هەمووی دا بە موبەڕیدە بۆ زانکۆی گەرمیان بۆ داخلیەکانی زانکۆی گەرمیان ینی ئەو خوێندکارانی کە ئەو کاتە لێوە بن ئێستا باش بیریانێتەوە کە ئێمە لە ڕێکخراوی قوتابیان پرۆژەکەمان جێبەجێ کرد بەڵام بەناوی فیدراسیۆنی ڕێکخراوەکانەوە و چوین سەرۆکایەتی زانکۆمان بینی و موبەڕیدەکانمان تەسلیم کردن و وتمان کاکەوە هەدیەی ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکانە کە ئەسڵ ڕێکخراوە بێ ئەمە بێ زۆر باشە یەکێکی تر لەو پرۆژانەی کە ئەو ساڵانە کردمان کۆمەڵە گوندمان هەیە لە منتیقەی پێشدەر ئەو گوندانە ئەو کاتە دەسەڵاتی هەرێمیان لێوە دوور بوو خزمەت نەئەکران لە سەرەتای خوێندنا ئێمە وتمان ئەچین لەوێ ئەو قوتابیانەی کە لەوێن پێویستیان بە هاوکاریە قەرتاسیە و جانتەیە و جلو و ئەوانە بۆیان بەرین وتیان جاکرێشتی واوتمان ئەرەوەڵاکرێ پارێکمان بۆ تەرخان کرد پێویستیاتی مەکتەبی سەرەتاییمان بۆ مەکتەب کڕی بردمان بۆ 43 دەی ئەو کاتەکە دەسەڵاتی دەرەوە ئیدارەی هەرێمیان لەسەر بوو چوینە ئەوێ تەوان هەر لە دەروەکۆتر داخل بووین هاتن لەگەڵمانە تا چوینە مناسبەی یەکەم لە وا بزانم دێکە ناوی بوکریسکانی بوو ئەگەر هەڵە نەبم بوکریسکانی وەکو پایتەختی ئەوان وا بوو چوینە ئەوێ و لەوێ پرۆژەکەمان ئەعلان کرد و وتمانەوە هاتوینوە دێک شتێکی بۆ ئەبین چەند تەڵەبەی هەیە ئەوەندە جانتاوەندە دەفتەرەوەندە قەڵەم شتی بدەینێ کە مناسبەکە تەواو بوو هەردوو ڕێکخراوی یەکێتی قوتابیان و کۆمەڵی خوێندکاران کشانەوە هاتنەوە دووە چونکە شەڕی ناوخۆیان و کاتە دەست پێکرده بوو بەرەی کوردستانی لەگەڵ پەکەکە و شەڕەکە تەواو بوو بوەستا بوو ئەگەر هەڵە نەبم ئەوان ترسیان هەبوو کە بێن ئەوە بیانگرن وتیان وەڵام مامۆساوە ئێمە ڕۆین جەنابتان وەکیلی ئێمە بن حتا ئێوارە ئیتر وەڵا ئێمەش چوین و دێبەدێ هەمووی گەڕاین و خواڵ ناگرێ و برادرانە پێشوازیەکی باشیان لەکردین چکە خزمەتمانەکردن خۆ لە مەسلحەتی خۆش و منتیقەکە ژوا بوو کە خزمەت جا ئەو سێ پرۆژەیە یەکێکن لەو شتانەی کە من شانازیان پێوەکەم ئەو فترەی کە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بووم وەکو پرۆژەی خزمەتگوزاری گشتی بۆ هەموو خوێندکاران بۆ ناو حزب ینی بۆ ناو ڕێکخراو ئەو هەنگاوی کە نامان و بەشداری انتخاباتەکەمان کرد و ئەو دەنگەمان هێنا ئەوەش دیسانەوە شانازیەکی ترە کە ئێمە توانیمان بیخێنە بەرچاوی هەموو عێراق
ئەنجا بە تایبەتی حیزب دەسەڵاتدارەکانی ئێرە کە ئەم حیزبەی ئێمە وا لە ناو ناچێ تۆ بتەوێت سەرکردەکەی و سەرکردەکانی بگریت و لە زیندان بن و زۆربەی کادرەکانی لە سژنەکان توندکەی مەقەرەکانی داگیرکەی و دایخەی ئەم حیزبە ناتوێتەوە چکە ئەم حیزبە هەڵقوڵاوی ناو جەماوەرە بەگاڵتە بەو شێوەیە ناتوێتەوە زۆر باشە. بەسمەتابم. کاک یاسان ئەگەر باز لەو بکەین لە نێو حیزب و ڕێکخراوە بمێنینەوە، ئێوە جەنابتان لە کۆمەڵی دادگەرین هاوسەنگی یاخود دەستێوەردانی کۆمەڵی دادگەری بۆ ڕێکخراوەکانتان چۆن نییە بە چه ئاراستەیەکە ئەگەر باز لەومان بۆ بکەین؟ طبعا وەکو زۆر جاباسم کردووە، ینی کۆمەڵی دادگەری من پێم وابێ بە مستەلەحەکەی ئەمڕۆ بە مستەلەحەکەی لای خۆمان ئەوە ئەڵێن دادپەروەرترین، ئەو مستەلەحی ئێمەیە لە جاتی ئەوەی کە بڵێن وڵات دیموکراسی ترین حیزبە، دادپەروەرترین حیزبە لەو ڕوەوە، چونکە هەر بەڕاستی ئێمە و کاتەکە ئیشی ڕێکخراوەییمانە کرد ئەم حیزبە وەسیەتی ئاوا بوو لەگەڵ ڕێکخراوەکانە ڕازگۆ بن، صادق بن، استغلالیان مەکەن، مەیان خەڵەتێنن، خەڵک بەهۆی ڕێکخراوەوە فری و مەدەن، چونکە ئێوە کاری ڕێکخراوەیەکەن، کاری ڕێکخراوەیی یعنی کۆمەڵگا چ ئاریشەیەکی هەبوو، چ کێشەیەکی هەبوو، چ نقصانی و کەم و کورتێکی هەبوو، ئێوە پرۆژە تەقدیم بکەن لەو ڕۆوە بچن هاوکار بن، خزمەتیان بکەن. ئێمە کە ڕێکخراوێکی پەروەردەی بڵێن ڕێکخراوی قوتابیانی کوردستان زۆرتر لە ناوەندە پەروەردەیەکان و لە ناوەندە زانستیەکانە کارمانە کرد بە شاهیدی زۆرێک لە زانکۆکان، تەمان لە بەشێک لە زانکۆکانە دەرگامە لەسەر داخرا نیانەیەش پرۆژە بکەین، بە تایبەتی زانکۆی سلێمانی ئەو سەردەمە زۆر کەم پێشوازی لێ کردین. وڵا بە بیرمە دکتۆر لە خزمەت قوتابیان بەڵێ شتی ئەممان هەبوو ئێمە سەردانێکی دکتۆر علی سعیمان کرد، وتمان لە ناو زانکۆ ئەمانەوێ پرۆژەیەکی ڕۆشنبیرکردنی خوێندکاران بکەین، وتی چیەکەن؟ وتمان سیمیناریان بۆکەین، وتی جاخۆ ئەمە یەکەن بە ئیسلامی. ئەگە کاکە بۆ یەکەین بە ئیسلامی، ئەمە لە ڕووی سەقافیەوە سەقافەیەکی باشیان ئەدەینێ، لە ڕووی بڕین ڕۆشنبیریەوە، لە ڕووی کاری ڕێکخراوەی شۆڕیان هێن. کاکە ئێمە ڕێکخراوی قوتابیانی کوردستانین، ڕێکخراوی قوتابیانی کوردستان باگراوندێکی ئیسلامیمان هەیە، نەمان شاردێتەوە لە هەموو شوێن دەستمان پێکردەوە بسم الله الرحمن الرحیم دەستمان پێکردەوە، خۆم و کەسەزانێ ئەوە ینی ئاڵاکە لە تەلەڤیزیۆنەکانە سانسۆرێکی باش لەسەر ئەو کاتەی زانکۆکان هەبوو. بەس خواڵ ناگرێ لە هێندێک زانکۆی تازەیە باش بە بیرمە لە کۆیە 4 خوێندکار فەسڵ کرابوون، 4 خوێندکار فەسڵ کراوە، هەر فەسڵ کرابن، بڕیاری زانکۆیان بۆ دەچوو کە فەسڵ کران. ئێمە لە فیدراسیۆنی ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان کۆبووینەوە، وتمان ئەرکێکی قورسمان لەسەر شانە ئەبێ بە دوواداچوون بکەین بۆ ئەم 4 خوێندکارە بۆ فەسڵ کراون لەسەر ئینتیمای سیاسی غەڵەتێکی زۆر گەورەیە. ئەگەر شێوازێکی قانونی هەیە و ئەمانە مخالفەیەکی وایان کردووە کە فەسڵ بکرێن قەیناکە، بەس با بچین ڕۆشتین ئابنای فیدراسیۆنەوە چوین لەگەڵ زانکۆی کۆیە دانیشتین. دکتۆر خدر سەرۆکی زانکۆ بوو، خدر معسووم برای فواد معسووم، دکتۆر خدر دانیشتین لەگەڵی دکتۆر خدر پیاوێکی مسەقەف و تێگەیشت و ڕۆشنبیرە و تا ئەندازەیەکی زۆریش نەهێنرا بوو بکرێتە سەرۆکی زانکۆ، بە توانای خۆی گەشتە بوو بۆ پۆستە، لەبەرەوە بێمنەر بوو لە زۆر شت. چون دانیشتین لەگەڵی وتمان دکتۆر ئادەی بزانین ئەمە بۆچی ئاواکراوە، لە گفتوگۆی ئاگەیشتینەوەی کە بەڕاستیەوە زوڵمیان لێکراوە، ئەوانە زوڵمیان لێکراوە کە فەسڵ کراون. ئەنجا دانیشتین لە ناو خۆمانە، وتمان پێشەوە وتمان با بەیان نامەیەک بنووسین لە یەکێتی قوتابیان و لە کۆمەڵی خوێندکاران. تەمان کەسی دووەمی ڕێکخراوەکە هاتبوون لە کۆبوونەوەکەیە لە کۆیە دانیشتین بوو بە شەڕیانەوەن، ینی هەرەوە نەبوو هەڵسنەوە بۆ یەکتر و بدەن لە دەمی ئەو دوو ڕێکخراوە، ڕێکخراوەکەی یەکێتی و ڕێکخراوەکەی پارتی بۆ مستەڵح بوو بە شەڕیان ئێمە کەوتینە ناو بژیوانی. کاکە ئای بەخۆیم بۆچی هاتوون و چۆنە بێشتی وامانە نا ئەوە ئەوێ من عیبدارکە لە بەیان نامەکەیەکە من
کۆمەڵی خوێندکاران وەم سنوورم بەدەستە ئەویش ئەوت نا ئەوە لە بەرەوەی فەسڵ کراوەکە نزیکن لە پارتیە و پارتی پشتی کردو یعنی بوو بە دەمەقاڵەیەکی زۆریان هەردووکیان بە جۆرەگەیان وز بەیاننامەکە بنووسن یعنی کۆمەڵی خوێندکارانیان و بەیاننامەکە بە جۆرێک بنووسن کە عیبدار نەبێ زانکۆکە و منتیقەکە و دەسەڵاتەکە یەکێتی قوتابیانی ژەیوت بە نەفەسێک عینەکە بنووسین بەیاننامەکە کە بە تەواوی عیبداریان کەین و بۆچی شتیوان کردو زۆڵمە ئیتر باش بە بیرمەوتم کاک ئاریان کاک حەیدەر بۆ ئیزن نادن با من بینوسم وتیان مامۆستا جەناب وەکیل بە چۆنەی نووسی بینوسە وەڵا هەردوو بەیاننامەکەم لێ وەرگرتن منیش بەیاننامەیەکی زۆر باشم نووسی بەڕاستی کاریگەریەکی باشی هەبوو لەسەرەوەی زانکۆی کۆیە یەکسەر دەرگای لێکردینەوەتی وەرن با گفتوگۆ بکەین بەیاننامەکەمان نووسی بڵاومان کردەوە زانکۆی کۆیە بانگی کردین چون لەگەڵی دانیشتین ئەو پێ عیب نەبوو یعنی کە بڕیارێکی هەڵی داوە پەشیمان بێتەوە یەکسەر وتی ئەم بڕیارە ئێمە هەڵەیە بەپێ ئەو لێکدانەوانەی ئێوە ئەو ئێمە هەڵمانوەشاندەوە هەر چۆر خوێندکارەکەمان گێڕایەوە زانکۆ عنیەوەیکێکە لە دەستکەوتە زۆر گرنگەکان کە لە مەحفەلەکانە بەڕاستی شانازی پێواکەم کاری ڕێکخراوەیی هەر بەڕاستی ئەبێ کارێک بێ هەڵقڵاوی ناو جەماوەر بێ ئەبێ ئاراستەکردنی گەنجانی کۆمەلگا بێ بەڵام ڕێکخراوەکان لەم وڵاتەوەکو عەرزم کردی یعنی پارتیوێکێتی دەستیان خستۆتە ناو هەموو ژمگەکانی ئەم کۆمەلگایەوە کاگەسان ینی چه ئامانجێکیان هەیە لێرە و لەوێ دەستەخەنە ناو حزبەکانی دەسەڵات بە تایبەتی یان دەستەخەنە ناو ڕێکخراوەکانەوە زۆر جار لە نێو زانکۆ لە نێو ئافرەتانی ڕێکخرا ئافرەتەکانی دەبینین کە حیزب ئێوێ زاڵ بدەوێت ئامانج و پێگەی خۆی زیاتر بەهێز بکات ڕێکخراوەکان وەکو عەرزم کردی ئەو ڕێکخراوانی کە پیانەڵێن ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی یعنی ئەمانە کاریگەریان هەیە لەسەر کۆمەلگای بەگشتی و لەسەر توێژەکانی کۆمەلگا بە تایبەت ئەین توێژێکی تایبەت سەمەسان ڕێکخراوەکانی لاوان ئەمان ئەجێندایەکی زۆر خراپ لە پشتی سیاسەتی حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان و ئەوانەوە هەیە ئەمە جێندایە چۆن جێبەجێ بکەن خۆ گەرۆک و حیزب بێ بڕوە لەگەڵ گەنجێکا دانیشێ قسەی لەگەڵا بکە ئەو یەکسەر ئەیناسێ ئەزانێت چییە لەگەڵی دانانیشەیە خودت پرۆژەکانی ڕەدەکاتەوە دێ چییە کا دێ لە ڕێی سنتەرەکانی لاوانەوە گەنجانەوە دێت لەوێوە ئیمکانێتێکی باشیان لەبەردەسە جارێ بە هەر ناوێکەوە هەبێ وردە ڕاکێشە تا ئەو کاتێک گەنجەکە کاتێک گەزانێ بەلاڕێدا براوە کاتێک گەزانێ ئەمە فکرێکی نامۆ کاریگەری لەسەر دروست کردووە کاتێک گەزانێ ژیانێکی کورتی دنیایی وای لێ کردووە کە ئایندەی لە بەرچاو نەبێ تەنها ئەو دەقەی لە بەرچاو بێ من ئێستا خواردنێکی باش بخۆم من ئەمڕۆ لەگەڵ کچێکی جوانە دانیشم من ئەمڕۆ لەگەڵ کچێکی جوانە پەیوەندیم هەبێ یعنی هیچ کات سبەینێ بیر نییە کە ئەم پەیوەندیانە بەڕاستی سبەینێ هەڵەیەکی زۆر گەورەیە بۆیە ئەگەر قسەکەم دروست بێ یعنی ئەوان بۆ گەوجاندنی توێژەکانی کۆمەلگا بۆ گەوجاندنی توێژەکانی کۆمەلگا هەوڵدن لە ڕێ ڕێکخراوەکانەوەی شکن زۆر نامەنتیق آخر ڕێکخراوە تەبشیریەکان بێن لێرە دەرگایان بۆ بکرێتەوە لێرە ئیدعای مەسیحیەت و ئیدعای بڵێن جوولەکەبوون و ئەوانە بکەن لێرە کە کاریان ئەوە بوو یعنی هاتن لەو سەردەمەیە کێ دەرگای لەسەر واڵاکردن کەنیسەکان زیاد بکرێت کێ دەرگای لەسەرکردن واڵاکردن ئەو هەموو ڕێکخراوە بکرێتەوە کێ دەرگای لەسەر واڵاکردن بچنە ناو ناوەندەکانی خوێندنەوە ئەم پرۆژانە بەرنە ناو ناوەندەکانەوە گەنجەکان بخەڵەتێنن ئەوان وا لێ بکەن کە لە ئاینی پیرۆزی ئیسلام کە ئاینی باو باپیرمانە و هەزاران ساڵ پێش ئێستا هاتوۆتە ئێرە ئێمە سەربەرزین پێی سەربەرزین بە شوێن کەوتنی ئاینی پیرۆزی ئیسلام ئەوان بێن گەنجەکانمان لادەن لەسەر ئەو ئاینە لەسەر ئەو ڕیتمە لەسەر ئەو کولتورە کوردەواریە ڕەسەنەی کە لە ئاینەوە هەمیشە سەرچاوی گرتووە کاریگەری ناو کۆمەلگایان کەم بوو بوویەوە بەهۆی شەڕی ناوخۆوە کە ئەو سەردەمە خەریکی شەڕی ناوخۆ بوون هەمووی ئایان ناسین هەرکە ئەیوت پارتی ئایانوت بەو شێوەیە ئایانوت یەکێتی ئەیوت بەو شێوەیە کۆمەلگا ئەیناسین بۆیە هاتن لە ڕێ ڕێکخراوەکانەوە ویستیان جارێکی تر بچنەوە ناو کۆمەلگا لە کۆمەلگایە ئەسپی خۆیان تاودەن بە ئاراستەی بەلاڕێدابردننی گەنجان قوتابیان ئەوانە هەر بەڕاستی من جارێکی تر لێرەوە ئەیڵێمەوە ئێمە ئەو سەردەمە تۆزە کارمان کرد لەسەر بابەتی پەروەردەی ناو ناوەندەکانی خوێندن زۆر هەوڵماندا کە نەیەڵین پەروەردەی ئیسلامی کاڵ بکرێتەوە لە ناو ناوەندەکانی خوێندن زۆرەمانوت ئەمان کاکە چارەسەرکردنی کێشەی گەنجان چارەسەرکردنی کێشەی
قوتابیان لە ناوناوەندەکانی خوێندن پەروەردەیەکی تەندروستە. یعنی تۆ ئەگەر پەروەردەیەکی تەندروستی بکەیت، ئەگەر بتانی پەروەردەی ئیسلامی وەکو ئەوەی کە لە قورئان و حەدیثەوە وەرگیراوە لە ناو ناوەندەکانی خوێندن جێبەجێ بکە بە کەسێک کە خۆی جێبەجێ کردبێ، زۆر عجیبە. ینی پەروەردەی ئیسلامی لە ناو ناوەندەکانی خوێندنە یان ئافرەتێکی سافرەی وتەوە، یان هەندێک جار غێرە موسڵمانێک وتەوە، مەسیحیەک، جوولەکەیەک، چوزانم کاکەی یان غێری اختصاصێکی خوان، ئەوەی کە غێری اختصاصی خوان بوو تا ئەندازێ باشتر بوو. هەر بەڕاستی ینی ئەگەر اختصاصی بیرکاری بوو بێ، یعنی تێگەیشتنێکی باشی بۆ ئیسلام هەبووە، بیوتایەتەوە هێشتا باشتر بوو. بەس ڕێکخراوێکی ترکە لە پشتی بێ ئەو بیەوێ گەنجەکە بەلا ڕێدابەرێ، ئەوەندە کاڵیان کردووە بوویەوە پەروەردەی ئیسلامی بۆتە دەرسێکی لاوەکی، ینی ئێستاشی لەگەڵا بێ. ئێستاشی لەگەڵا بێ پەروەردەی ئیسلامی بۆتە دەرسێکی لاوەکی، بۆیە ماڵەوە خێزانەکان بەدەست گەنجەکانەوە، قوتابی و مامۆستاکان لە ناو ناوەندەکانی خوێندن ئەناڵێنن بەدەست بەلا ڕێدابردننی گەنجانە. یعنی هەمیشە توێژەرە کۆمەڵایەتیەکان زۆر ماندوون لەو مەجاالەیە، چکە بەتەکیید ئەوسا مەکتەبێک توێژەرێکی کۆمەڵایەتی دەرسی ئەوتەوە، کێشەی کەمتیا بوو، تیای نەبوو تا بڕوا کێشەکە چارەسەرکە، بەڵام ئێستا کێشەی زۆرتیایە، بە توێژەرێک دەرەقەتی نایەک، ئەبێ دوو توێژەر و سێ توێژەری هەبێ، هەموو دەوامێ بێ دوو توێژەر و سێ توێژەری هەبێ، ئەنجا ئەتوانێت چارەسەری کێشەکان بکە. بۆ ئەمە بەڕاستی کاڵکردنەوەی پەروەردەی ئیسلامیە لە ناو ناوەندەکانی خوێندن. ئێمە یعنی بەرنامەمان ئاوایە، پێمان وایە، تێگەیشتنمان وایە کە بەڕاستی چارەسەری کێشەی ڕاستکردنەوەی گەنجاڵی یان پەروەردەکردنی گەنجان بە پەروەردەیەکی بە ڕاستەکردنێکی باش تەنها پەروەردەی ئیسلامی ئەتوانێت ئەو مەجالەمان بۆ پڕکاتەوە. کاتم زۆر کەم ماوە، بەڵام دەکەمە دوا پرسیار کاگەسان دەکرێت لە ڕێگەی پەرلەمانەوە، لە ڕێگەی پەرلەمانتاری بەهێز و بەتواناوە کاڵبژاردمان لە پێشە ئینشاءڵڵا ڕۆڵی ڕێکخراوەکان، ڕۆڵی ڕاستەقینەیان بۆ بگێڕێتەوە لە ڕێگەی پرۆژە یاساکانەوە، لە ڕێگەیەوەی کە ئەو کەسانی کە پشتگیری لە ڕێکخراوە زۆر باشەکانەکان بتوان لە ڕێگەی پەرلەمانەوە ئەم ڕێخستە ئەنجام بدەن. دەکرێت ئەم شتە؟ بەڵێ ئەکرێ وەکو کران، بۆ چونکە وڵات دەبێ سیستەمی هەبێ، سیستەمیش باشترین هۆکاری بڵێن پرۆژە یاسایە لە سەر یاسا و قانون ئەڕواوانە. ئەگەر یاسا و قانون سەروەر بوو لە وڵاتە، ئەوە ئەتوانی بڵێ وڵاتێکی تەندروستم هەیە. ئەگەر سەروەر بوو ینی هیچ شتێک لە سەروی یاساوە نەبێ. یاسا ئەوەی لە پەرلەمانە دەرەکرێ لەم وڵاتە، ئێستا ئەمان دەرکردنی یاساکە بۆ تحقیقی بەرژەوەندی خۆیان بەکارهێناوە. دەرکردنی یاساکان لە پەرلەمان بۆ تحقیقی بەرژەوەندی ئەو چییە؟ ئەو ئەگەر مەسەڵەن حیزبێکی سیکۆلار بێ، حیزبێکی کۆمۆنیستی بێ، حیزبێکی لیبرال بێ، ئەخوا ئەجەندایەکی هەیەوانە ئەوەی کۆمەلگاکە بۆ ئاراستەیە بەرێکە خۆی لە سەرەتی. بۆیە بەڵێ پرۆژە یاساکان کاریگەری زۆر باشیان هەبێ. ئێمە ئەو سەردەمەی کە لە فیدراسیۆن بووین، هەر پرۆژە یاسای فیدراسیۆن لەگەڵ فراکسیۆنی کۆمەڵی ئەو کاتە دانیشتین، لە 2006 بوو یا 2007 بوو، باش بە بیرمە دانیشتین لەگەڵ یانە پرۆژەکەمان دانێ، وتمان ئەمە پرۆژەی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوەکو کارنامە وتی بیێنن. سەرۆکی فراکسیۆن لەگەڵمان دانیشت لەگەڵ هەموو فیدراسیۆنە، ئەنجا بۆ شەوەکەی بۆ بەیانەکەی کردیە پرۆژە یاسایەک و تەقدیمی سەرۆکایەتی پەرلەمانی کرد کە ئەم فیدراسیۆنە بەپێی ئەو تێگەیشتنەی ئێمە بۆ خزمەتی دامەزراوە پەروەردەی و زانستیەکان بێ، نەک بۆ جێبەجێکردنی ئەجێندایەکی دەرەوەی ئەوە. بەڵێ لە پەرلەمانە ئەتوانین شتی باش بکەین، و یەکێک لەو هۆکارانەی کە من پێم خۆشە لە داهاتوە بچمە پەرلەمان ئەوەیە کە بەڕاستی ئەزمونێکی زۆر درێژ و باشم هەیە لە مەجای کاری ڕێکخراوەیە و لە ناو ناوەندەکانی خوێندنە. من هەتا 4 ساڵ پێش ئێستش خوێندکار بووم، تا ماستەرم تەواو کرد، ئێستش کاندیدم بۆ دکتۆرا، یعنی کەواتە هەر خوێندکارم باشتر هەز بە معانات و هەز بە کێشە و هەز بە گرفتەکانی ناو ڕێکخراوەکانەکەم، بە تایبەتی لە لایەنە پەروەردەیەکان و لە لایەنە زانستیەکانی شەوە کە هەردوو پرۆژە یاساکە کەم و کورتی زۆریان تایە. منجا ئەمەوێ ئەوە عەرزی جەنابەت و بینەران و بیسەران بکەم کە پەرلەمان دەورێکی زۆر باشی هەیە لەو مەجالەیە. پەرلەمان ئەتوانێت یاسایەکی زۆر باش
دەربکە بۆ ناوەندە زانستیەکان و ناوەندە پەروەردەیەکان. ئێمە خۆمان داناوە بۆ تعدیلکردنی زۆر بەهرە زۆری یاساکان، چکە یاساکان بە تێگەشتنی پارتی وێکێتیدا ڕێژراون بۆ جێبەجێکردنی ئەجەندای ئەوان لە ناو کۆمەلگایە. ئێمە ئینشاڵڵا گۆڕانکاری لە یاساکان ئاکەین و پشتیوان بەخوا ئەتوانین ئەو هەموو لاری و لێریەی کە هەیە لە ناو یاساکانە ڕاستی کەینەوە و بتوانین کۆمەلگاکەمان بە ئاراستەیەکی تەندروستە ئاراستە بکەین و پەروەردەی ئیسلامی بکەینە سەرچاوەی سەرەکی پەروەردەکردنی گەنجان و قوتابیانی هەرێمی کوردستان. زۆر سپاس دەکەین کاک ئیحسان زەڵمی چالاکوانی کۆمەڵی مەدەنی، سپاس کە لە پۆدکاستی ئەمجار لەگەڵمانە بێ. سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بن و موفق بن. زۆر سپاس دەکەین. خۆشەویستانمان تا پۆدکاستێکی دیکە بەخواتان دەسپێرین، خواتان لەگەڵ.